ئەو تەنگشە کۆمەڵایەتیانەی کە لە ماڵێکا ڕووەدا کچێک فێری تەمەڕوو دەبێ، تەمەڕوودێکە لە جۆرێک لەو عادات و تەقالیدە قورسانشکە هەبوو. معقولیش نییە کچە شووەکە پورزایش یڵێ بێ دەمانچەیەکیش بۆ من بکڕنە ژینا ناڵم شووکە. ئێوە تۆ سەلکی سیری قنچکی پیازی تۆ چ عیلاقێکی لەسەر ئەم ئافرەتە بە ڕێزایە شووەکە. شووکردنی ئەمە یعنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تەدەخولی نەکردووە لە شووکردنی یەکێک. کچێک هات بۆ خزمەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، تێی پێغەمبەری خوا باوکم بە شوومەدا و ڕازی نیم. جوابی ناردووە باوکی و فەرمووی شووی پێ مەکە، جوابیشی بۆ نارد کەنا مەی دەرێ کە ڕازی نییە. باشە ئێمە هیچ شکالێکمان لەسەر ئەم ڕازی بوونە نییە، بەڵام ڕازی بوونی ئافرەتەکە شتێکی حەقی خۆیەتی و مافی خۆیەتی، بەڵام ناشڵێن بەرەڵایی، چونکە زەواج بریتینە لە بەس جەمسەری دوو کەس لەلایەنی جنسیەوە کە یەکترەگرن حەزیان لە یەکترە. زەواج لە کۆمەڵگەی ئێمەی خاوەن کولتوری ڕەسەنی خۆمانە، خۆ کولتورە ڕوا ناگۆڕێ. ئەڵمانیا چەند محاولە بکە ناتوانێت لە 50 ساڵ زیاتر 2 جیل زیاتر ناتوانێت بگۆڕێ، بە دەلیلی ئەوەی ڕەزا شا و حەمەی کوڕی لە 1953 بە دواوە توانیان 2 جیل 3 جیل بگۆڕن. مستەفا کەمال و عیسمەت ئینونۆ توانیان جیلێکا 2 جیل بگۆڕن. هەروەها جەمال عەبدولناسر یان ئامان الله خان لە ئەفغانستان و سۆکارنەوە لە ئەندۆنیسیا و بڕقەیبە لە تونس و ئەمانە هەموویانە عەلمانیەتە هاتن تەواو ئیسلام گەڕایەوە شوێنی خۆی، گەڕایەوە شوێنی خۆی وەکو قیەمی کۆمەڵایەتی، بەڵام ماوێتی وەکو فکر و ئاڕاستەوانی سیاسی بێتەوە ناوچەی خۆی و شەریعەتەکەی خۆی بکاتەوە بە دەستور، بەوەش هەر ڕۆین بە پشتیوانی خۆ. لەبەرەوە بێ حساب بۆ ئەوە بکەین عەقڵمان بەمە بشکێ، پێویستیمان بە پشوو درێژەیەکی باشێ بۆ جێڕانەوەی خەڵکەکەمان بەرەو ئەم قول والله ئەحەدەی کەوت.